تێکەڵ بووە بە خۆشی و ناخۆشی، بە کەوتن و سەرکەوتن، بە شکست و هەستانەوە، بە هەوراز و بە لووتکە. بەڵام ئەمەی کە ئەیبینن هەموو ئەو ناخۆشیانەی کە بوون، هەموو ئەو کەوتن و شکستانەی کە بوون، دوجار سەرکەوتنەکان بەرهەمی ئەوانن. بۆیە کۆی ئەو شتانەی لە قۆناغی خەباتی نیشتیمانیە ئەکرێن ئەوانن کە دوجار سەرکەوتنەکان دروست دەکەن و ئەوانن کە ئەم ڕۆژگاریان دروست کردووە کە تەنیا دوای 3 ساڵ ئێستا هەرێمی کوردستان بارودۆخێکی تەواو جیاوازایە. ئەوە کووردە کە حکومڕانی هەرێمەکەی خۆیەکە بەو قوربانیدانەی کە لە ڕابردوویایەوێتی. 33 ساڵ بەسەر کارەساتی هەڵەبجەیە تێپەڕێ، بەسەر کارەساتی ئەنفالا تێپەڕێ کە ئەم ناوچەی ئێمە لە 8 قۆناغی ئەنفال حوتی بەرکەوتووە. لە کیمیابارانە لە دۆڵی والیسان و سێوسێنان و دۆڵی مەرگە و جافەتی و تا بە قەرابەری قەراغ و هەتا ئەگا بە هەڵەبجەی شەهید بە هەموو ناوچەکەیەوە دووچاری ئەم بارودۆخانە بووەتەوە. ئەو ڕۆژگارە پێمانەڵێ و کاتێک کە ئێمە بەیەکەوە بووین کە هەموو ڕەنگەکان هەموو دەنگەکان بە سەنگێکی تەواو لەناو ئەم پرۆسەیە بوون، لەگەڵ دڕندایەتی ترین ڕژێمی ئەو سەردەمەیە، لەگەڵ بێدەسەڵاتی و بێدۆستی و بێلانەیی خەڵکی کوردستانە کە بە دڵنیاییەوە لەو سەردەمەیە کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵێکی گرنگی هەبوو لە کردنەوەی سنوورەکان، لە پشتیوانیکردن، لە هێنانی کەناڵەکانی ڕاگەیاندن کە نەیەشت ئەم کارەساتە مرۆییە نێودەوڵەتیە بە دەردی کارەساتی ئەنفال بڕوا کە کارەساتێکی گەورەتر لە هەڵەبجە بوو. بەڵام لەبەر ئەوەی دۆکۆمنت و بەڵگە و وێنەیەک لە بەردەستانە بوو و میدیای جیهانی نەیتوانی بێتە ئەم شوێنەوە، بینیتان کە دوجار ئەوەی سەرقاپی ئەنفالیشی هەڵایەوە کارەساتی گەورەی کیمیابارانی هەڵەبجە و دەوروبەری بوو. لێرەوە ئێمە سەری ڕێز و وەفا و دڵسۆزی و نەوازش بۆ هەموو شەهیدان و ئەنفالکراوان و کەسوکاریان دانەوێنین، بۆ هەموو خۆشەویستانی لە زیندانە، لە سەنگەرەکانە سنگیان کردە گولە، بە نەمری پێڵاویەکانیان لە سەری دوژمن بەرزتر بوو، ئەم ڕۆژەیان دروست کرد. هیوادارم ئەم ڕۆژە هاندەرمان بێ کە هەمومان بەیەکەوە ئەوەی پێویستە بۆ ئەم وڵاتی بکەین بۆی جارێکی تر ئێمە دووچاری ئەو کارەساتانە نەبینەوە. بەڕێزان مێژوو پێمانەڵێت کە بەڵێ ئەو کارەساتانە بەردەوامیان هەیە، بارودۆخەکان پەیوەندیان بە یەک لایەنەوە نییە، شەڕ و ئاشتی، خۆشەویستی و ڕق تەنیا پەیوەندیان بەلایەکەوە نییە، پەیوەندێکی دوولایەنەیە. بۆیە با ئێمە ئیرادە و نیەتێکی باش و ئاشتی خوازانەمان هەبێ، بەس نییە بۆ ئەوەی کە ئێمە ئەو دەسەڵاتانە کاتێکە خۆر لیانەیە، کاتێکە کاش فڕێن، کاتێککە هێز و دەسەڵات پێ ئەکەنەوە هەمان کارەسات دووبارە نەبێتەوە. و ئەوەی لە ساڵانی ڕابردووشا لە زۆر شوێن ڕوبەڕوومان بوویەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە بەڵێ مەترسیەکان ماون. بۆیە ئێمە بێ بەردەوام بەو گیانەوە بەیەکەوە بین. من لێرە بە ناوی پارێزگای سلێمانیەوە سوپاسی زۆری دەستگای هزری شارستانی و بەڕێز کاک سەید ئەحمەد بەرزنجیەکەم کە ئەم بۆنەیەیان لە هەڵەبجە و لە سلێمانیش ڕێخستووە و سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانەکەم. وامەوێ بە تایبەتی سوپاسی برای بەڕێزم فرامەرز ئەسەدی بکەم، کۆنسوڵی یەکەمی کۆماری ئیسلامی ئێران و کۆنسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران کە بەردەوام بە خەمی دروستکردنی پەیوەندێکی کەلتوری و پەیوەندێکی کۆمەڵایەتی و پەیوەندێکی دیبلۆماسیەوەیە، پەیوەندێکی ئابووری و بازرگانیەوە هەیە. ئەگەر لە دۆخی کۆرۆنایە سەیرتان کردبێ تاکە شوێن بووین توانیمانەم سنوورانە لە ناو قوڵایی ئەو پەتانەیە وا لێ بکەین کە ئاڵوگۆڕی بازرگانی و جوڵەی بازرگانی بەردەوام بێ و ئەوەی وڵاتەکان تووشیان بوو لە قەیرانی خۆراک لە تەنیش قەیرانی تەندروستیەوە لێرە ڕوونەیە کە بەڕاستی بە هەوڵ و هیمەتی ئەو خۆشەویستانە بوو. ئەمە پێمان ئەڵەیە کە ئەم ناوچەیە بەیەکەوە چارەنووسێکی هاوبەشی هەیە، چ ئێمە چ تورک چ فارس چ عەرەب. بەو کاک نەوشیروانی وت ئەگەر دەوڵەتی گەورەی کوردستانیش دروست بێ بە نەتیجە خۆ ناگوێزینەوە بۆ شوێنێکی تر. ئێمە دراوسەی ئەم بەڕێزانین، مێژوویەکی هاوبەشمان هەیە بە هەموو تێبینی و سەرنجانەی کە هەمانە لەسەر یەکتری، بەڵام دوجار ئێمە چارەنووسمان هاوچارەنووسە. پاراستنی ئاشتی و ئابوووریەکی باش و ئاسایش لەم ناوچەیە زامنی ئاشتی و ئابوووریەکی باش و سەقامگیری لە هەموو دنیایەکە. هەر جار و کاتێک ئەم ناوچەیە سەقامگیری تێک بچێ، سەقامگیری لە هەموو دنیای تێگەچێ. بۆ ئێمە بەردەمام بە خەمی ئەوەوەین کە پەیوەندیەکانمان لە ئاستێکی باش و پتەوا بێ، تێگەیشتنی هاوبەشمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین خەڵک و خاکی وڵاتەکانی خۆمان لەسەر بنەمای تێڕوانینی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش و ئاڵوگۆڕکاریانە بپارێزین.
من جارێکی تر سوپاسی هەمووتانەکەم ومێ دەکەم ئەو کارە ساتانە کە تێپەڕیەوە بەسەرمانە لە بیرمان نەچێتەوە و سوپاسی و خۆشەویستانە ئەەکەم کە بۆ ئەم ڕۆژگارانی ئەمڕۆ کە بەم بارودۆخەیە دەکا ئەکرێتەوە ئەبوو یادی گەورەی بۆ بکەینەوە بەڵام ئێوە ئەزانن کە ئیستا لە بەردەم هەڕەشەی کۆرۆناین بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاوە کە ئەم بۆنانە بەم شێوەی خۆپارێزیە لە سنوورێکی دیاری کراوە و بەدانانی تاجەگوڵینە و دەرکردنی بەیاننامە و بە جۆرێک لە چالاکی وەکو ئەوەی کە ئەم خۆشەویستانە کردویانە کە چل وێنە وێنی فۆتۆگرافی ڕووداوی کارەساتی هەڵەبجە بۆ یەکەم جار ئەمڕۆ نمایشەکرێن و دوجار پێشکەش بە مۆنەمەنتی هەڵەبجە ئەکرێن و دەستەیەک پزیشکی پسپۆڕی زانای توانای دانا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتوون بۆ بینین و پشکنین و هاوکاریکردنی ئەو بەرکەوتوانی کە بەهۆی چەکی کیمیاویەوە یا بەهۆی لێکەوتەکانی ئەو بەڕێزانی بەهۆی نەوەکانیانەوە ئەم دەردەیان بۆ گوازراوەتەوە ببینن و چارەسەرکەن ئەوەش هەر دیسانەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیستا بەهۆی ئەم پەتایەوە سنوورەکان وەکو جاران خەڵک ناتوانێت و چۆ بکە ئەو خۆشەویستانە لە جیاتیەوەی شاوەڕێی ئەوە بکەن نەخۆشەکان بەرەو تاران و شوێنەکانی تر پشن بۆ چارەسەر لوتفیان نواندووە خۆیان هاتوونەتە ئێرە بۆی نەخۆشەکان ببینن ئێمە جارێکی تر تەقدیری ئەو هەوڵانە ئەەکەین و هیوادارین هەمومان لە هەموو بارودۆخێکە چ خۆشی بێ چ ناخۆشی بێ بتوانین بەیەکەوە بین ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن نەمری و شکۆمەندی هەمیشەیی بۆ شەهیدان و بۆ ئەنفالکراوان و بۆ تێکۆشەرانی خەباتی نیشتیمانی وڵات